کۆماری ئیسلامی ئێران هێرش دەکاتە سەر ئیسرائیل و تەل ئەڤیڤیش دەڵێت دەوڵەتی جومافی بەرگری لە خۆکردنی هەیە. سەرۆکوەزیری عێراق لە سەردانەکەیدا بۆ واشنتن باز لە جیاوازی ڕوانینەکانی وڵاتەکەی دەکات لەگەڵ ئەمریکادا. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. لە ئەنگرانی دانەڵد ترامپ سەرۆکیی پێشووی ئەمریکا دەڵێن یەکێک لەو هۆکارانەی تری وهای کردووە پشتیوانی لە کاندیدی پێشەنگی کۆماری بکەن بۆ هەڵبژاردنەکەی مانگی 11 سەرۆکایەتی ئەو داوای یاساییانن لە ستانی نیویۆرک لەسەر کاندیدەکەیان تۆمارکراون. دانەڵد ترامپ لە ئەستانی پەنسیلڤانیا بوو وەک بەشێک لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا و لەوێژ لە ئەنگرانی ترامپ دەیانگوت ترامپ لەو هەموو داوای یاساییانە دەربازی دەبێت و لە جارانیش زیاتر بەهێزتر دەبێتەوە. سەرۆکی پێشووی ئەمریکا بە لایەنگرانی دەڵێ لە ئاڵکاپۆن زیاتر گوناهبار کراوە. ئاڵکاپۆن یەکێک بوو لە تاوانکارە بەدناوەکان لە ئەمریکا. هاوکات هەندێک لە میدیاکان دەڵێن ئەو بەراوردە دروست نییە. هەر چۆنێ بێ لایەنگرانی ترامپ لە پەنسیلڤانیا دەڵێن هۆکاری تۆمارکردنی ئەو داوای یاساییانە لەسەر ترامپ دەگەڕێنەوە بۆ ڕقوکینەی دیموکراتەکان و هەروەهاش ئەو ترسەی هەیەە لەوەی ترامپ سەر بکەوێت لە هەڵبژاردندا. دیموکراتەکان تەواوی ئەو داوایانەی لەسەر ترامپ تۆمارکراون بە داوای یاسایی ناودێری دەکەنەوە و جەختیش دەکەنەوە لەوەی دەستیان نییە لەو داوایانەدا. ستانی پەنسیلڤانیا بە یەکێک لە ستانە گرنگەکاندا دەنرێت بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی و دانەڵد ترامپ لە هەڵبژاردنەکەی ساڵی 2016 سەرۆکایەتیدا لەو ستانەدا سەرکەوت، بەڵام لە 2020دا ئەو ستانەی دۆڕاند. بە سەدان داکۆچی کار لە مافی منداڵ لەباربردن لە شاری فەنێکس لە ستانی ئەریزۆنا گرتبوونەوەیەکیان کرد پاش چەند ڕۆژێک لە بڕیاری دادگای باڵای ستانەکە کە وەک دەگوترێ ئەو بڕیارە مافی منداڵبوونی گەڕاندۆتەوە بۆ سەروەختی شەڕی ناوخۆی ئەمریکا. بەپێی ئەو بڕیارەی دادگای باڵای ستانی ئەریزۆنا ئەو قەدەغەکردنەی منداڵ لەباربردن کە ساڵی 1964 دانرابوو بە بڕیارێکی گونجاوی داناوە بۆ ئێستاش. ئەم بڕیارەی دادگا وەهای کرد کە دۆسەی منداڵ لەباربردن ببێتەوە بە بابەتی پێشەنگ لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە نێوان جۆ بایدنی دیموکرات و دانەڵد ترامپی کۆماریدا. پێدەچێت ستانی ئەریزۆنا ببێتە یەکێک لە ستانە سەرەکیەکان لە هەڵبژاردنەکەی مانگی 11 داهاتووی سەرۆکایەتی ئەمریکادا لە کاتێکدا بە یەکێک لە ستانە هەرە گرنگەکانیشدا دەنرێت بۆ پێشبڕکێی هەڵبژاردننی سیناتی ئەمریکا. چالاکوانان و لایەنگرانی مافی منداڵ لەباربردن جەخت دەکەنەوە لەوەی بەردەوام دەبن لە هەوڵی ماندوونەناس و بێوچانی خۆیاندا تا مافی منداڵ لەباربردن بپارێزرێت. ئەمریکا بەردەوام کۆماری ئیسلامی ئێرانی ئاگادار کردوتەوە لەوەی هیچ هێرشێک نەکاتە سەر ئیسرائیل و هیچ هەوڵێکیش بەو ئاڕاستەیەدا نەدا ببێتە مایی بەرزکردنەوەی ئاستی پشێوی و ئاڵۆزیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. واشنتن ئەو هێرشانەی درنگانێکی ڕۆژی شەممەی ئێران بۆ سەر ئیسرائیل بە هەڕەشە و مەترسیش ناودێر دەکا بۆ سەر وڵاتانی تری ناوچەکە. ئەمریکا بە تونترین شێوە سەر کۆنەی ئەو هێرشە بێپێشینەیە دەکات کە کۆماری ئیسلامی و میلیشیەکانی سەر بە ئێران و هاوبەشەکانیان کردیانە سەر ئیسرائیل. خواستی ئێران لێدانی زیانی گەورە و کوشتنی خەڵک بوو لە ئیسرائیل. زیاتر لە 300 موشکی بالستیکی و درۆنی بەکارهێناوە. کارە درڕندانەکەی ئێران هەر تەنها هەڕەشە نەبووە بۆ سەر دانیشتوانی ئیسرائیل، بەڵکو هەڕەشە و مەترسیش بووە بۆ سەر وڵاتانی تری ئەندامی UN لەوانە ئوردن و عێراق. تەلەڤیڤ و ئێران هەریەکەیان داکۆچی لە ڕوانینەکان
هەواڵەکانی خۆیان دەکەن و بەڵام هەردووکیشیان گلەیی لە هەڵوێستی کۆمەڵگەی نێونەتەوەیی دەکەن. پێشتریش لەم ئەنجومەنەدا داوام کردبوو کە هەنگاوی کۆنکرێتی بگیرێنە بەر دژ بە ڕژەمی ئایەتوڵاکان. ئەوەم بەڕوونی باس کردووە کە دەبێت ئێران ڕابگیرێت لەو خواستانەی هەیەی تا هەژمونی خۆی بسەپێنێت بەسەر جیهاندا و جیهانیش بەرێت بۆ خاڵێک کە گەڕانەوەی تێدا نییە، ناوچەکەش بەرێت بەرەو شەڕێک کە دەشێت وەربچەرخێت بۆ شەڕێکی جیهانی. بەداخەوە هیچ هەنگاوێک نەنرا. داوامان لە ئەنجومەنی ئاسایش کرد تا بەتوندی سەرکۆنەی ئەو تاوانە ناڕەوا و تێڕێستیە بکات و ڕێوشێنی قۆرس و یەکلاکەرەوە و گۆنجاو بگرێتە بەر بوو دادگاییکردنی ئەوانەی ئەو کاریان کرد و هەروەهاش ڕێگە بگرێت لەوەی تاوانی ئەوها خوێناوی دژی دەستە دیبلۆماتیەکان دووبارە بوێتەوە. بەداخەوە ئەنجومەنی ئاسایش شکستی هێناوە لەوەی ئەرکی خۆی بەجێ بگەێنێت بۆ پاراستنی ئاشتی و ئاسایش. ئیسرائیل داوا لە کۆمەڵگەی نێونەتەوەیی دەکات تا پێداچوونەوە بکات بەو جۆرە سەر و سەوداکردنەی پێشتر لەگەڵ ئێراندا کردوێتی. هەرچی ئێرانیشە دەڵێ هەمیشەوە بەستەی ئاشتی و سەقامگیریە لە ناوچەکەدا. ئێران کە بە پلەی یەکەم دێت بۆ پشتیوانیکردنی تۆرۆریزم ڕووی خۆی ئاشکرا کرد لە تێکدانی سەقامگیری ناوچەکە و جیهانیش. ئێستاش کاتی ئەوەیە جیهان کۆتایی بهێنێت بە فەرامۆشکردنی تاوانەکانی ئێران و هەنگاو بگیرێتە بەر هاوکاتی کەوتنی دەمامکی ئێران. پێویستە هەڵوێستی جیهانیش بگۆڕدرێت. ئێران دەمامکەکەی کەوت و ئیتر دەبێت بڕیار بدرێت. ئێران هیچ خاستێکی نییە بۆ هەبوونی قەیران لەگەڵ ئەمریکادا لە ناوچەکەدا. ئێمە واباستەی خۆمان بە ئاشتیەوە نیشان داوە لە ڕێ پشو درێژیمان بەرامبەر بە بارەنگاربوونەوەی ئەمریکا بۆ ئەو درۆن و موشەکانەی گیرانە ئامانجە لەشکریەکان لە خاکی داگیرکراوی فەڵەستیندا. بەڵام ئەگەر ئەمریکا هەوڵی کردەیەکی لەشکری بدا دژی ئیران و گەلی ئیران و ئاسایش و بەرژەوەندەکانی ئێران، ئەوە ئێرانیش مافی خۆی بەکاردەهێنێت بۆ وەڵامدانەوەیەکی گونجاو. بەپێی ڕای زۆرێک لە شیکەرەوە و چاودێر، هێرشەکانی ڕۆژی شەمەی ئێران بۆ سەر ئیسرائیل دەشێت هۆکاری یەکەم و هەرە سەرەکیش بێ بۆ کرانەوەی قۆناغێکی نوێی زۆر مەترسیدار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەگەر بێت و ڕووداوەکان و پەرەسەندنەکان ببنە هۆکاری ئەوەی هەموو شتەکان لە گرێژنە دەربچن. گارێت ئەکسنەر لە لێکۆڵەر لە نێوەندی هاتسن میوانی ئەم هەفتەیی چاوی واشنگتنە. گارێت پێشتر ڕاوێژکاری بەرەنگاربوونەوەی تێرۆریزم بۆ لە ئۆفیسی وەزیری بەرگری ئەمریکا و لە سیناتی ئەمریکاشدا وەک پسپۆڕی لەشکری کاری کردووە. ئەمانە بێلەوەی بۆ ماوەی 14 ساڵیش لەگەڵ هێزی مەریندا بۆ لە عێراق و باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی ئەفریقا و هەروەهاش لە ناوچەکانی باشووری ئۆقیانوسی ئارامدا. گارێت سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەست بەجێ دەچمە پرسیاری یەکەمم ئەوە چ جۆرە هەڵسەنگاندن و بیرکردنەوەیکی ئێران بوو بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل لە کاتێکا کۆمەڵگەی نێونەتەوەیی داوای دەکرد ئێران نەبێتە مای بەرزکردنەوەی ئاستی پشێویەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. پێم وایە ئێران پێویستی بەوە بوو شتێک نیشانی ناوخۆی وڵاتەکەی و ئەوانەش بدات کە هاوشێوەی ئێران بیر دەکەنەوە. ویستی وەها نیشان بدات لە توانایدایە بەرەنگاری ئەوە ببێتەوە کە بە دوو بەدکار ناودێریان دەکات. تاران ویستی بیسەلمێنێت لەو دوو وڵاتە بدات، واتە ئەمریکا و ئیسرائیل. جا بە هەر شێوەیەک بێت خۆی یان لە ڕێی ئەوانەی سەر بە ئێرانن وەک حیزبوڵڵا و حەماس و حوسیەکان. لە هەمان کاتیشدا ئێران نەیدەویست کارێکی وەها بکات ئەمریکا یان ئیسرائیل لە ڕێی هێزەوە بێنە دەنگ و وەڵامی ئەو هێرشانەی بدەنەوە. جا ئەو بەرسڤەی ئێران ڕێک وەک ڕووداوەکانی دوای کوژرانەکەی قاسم سولێمانی بوو. شتێکی ئەو تۆ نەبوو بە بەراورد لەگەڵ هەڕەشەکردنەکانیدا. وەک بینیمان زیاتر لە 300 درۆن و موشکی بەکارهێنا بەبێ ئەوەی زیانێکی ئەو تۆ لە ئیسرائیل بکەوێت کە پێم وایە ئێران لەو هێرشەیدا هەر بە تەواوەتی شکستی هێنا لە کاتێکدا ئێران وەک بڵێ چاوەڕوانی زیانی زیاتر بووە. ئەگەر ئەم هێرشار بە تەواوەتی شکست بێ وەکوی کە بەڕێزت ئاماژەی پێ دەکەی بەکارهێنانی زیاتر لە 300 درۆن و موشکی باڵستیکی و موشکی جۆری کروز، ئەگەر ئەمانە شکست بێن ئەو شکستە لەسەر ئاستی ناوچەکە چ خوێندنەوەیەکی بۆ دەکرێت وەکو باری ئاسایشی؟
جا تا ئەو کاتەی ئێران بەهێز بکرێت و تا ئەو کاتی بەڕێوەبەرایەتیەکەی بایدن سزاکان لەسەر ئێران سووکتر بکات و پارە بداتەوە بە ئێران ئەوە ناسەقامگیری زیاتر دەبینین لە ناوچەکەدا. ئێران هەژمونی خۆی زیاد کردووە لە عێراقدا و دەکرێت بڵین هەر هیچ نەبێت بەشێکی گەورەی عێراق بەڕێوە دەبات. هەژمونی خۆی سەپاندووە لە سووریا و لە یەمەندا و هەوڵی زیادکردنی ئەو هەژمونەیشی دەدات بە شوێن ئاژاوەدا دەگەڕێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لەم 16 ساڵی ڕابردوودا تەنها 4 ساڵیان ئێران لەژێر کۆنتڕۆڵدا بوو، ئەویش سەروەختی بەڕێوەبەرایەتەکەی داناڵد ترامپ بوو، چونکە ترسی هەبوو. بەڵام لە سەروەختی ئەو سای ئۆباما و ئێستای بایدندا ئێران هەست بە بەهێزی دەکات بە ئەندازەیەک پەلاماری ئیسرائیل و وڵاتانی دراوسێیشی دەدات و بۆتە هۆکاری ئاژاوەگێڕی. بەڵامەوە وەڵامی پرسیارەکەی من نەبوو بۆ باری ئاسایشی لە ناوچەکەدا لە وڵاتانی ناوچەکە پێشتر وەک خۆت دەزانی یعنی زۆر بە شتێکی گەورە سەیری ئێران و هێزی ئاسایشی ئێران و هێزی لەشکری ئێران دەکرا لە دوای ئەم هێرشەشەوە هەروایە؟ نا لەو بڕوایەدا نیم و پێم وایە ئێران توانایی هەن بۆ نانەوەی ئاژاوە لە وڵاتانی کەندا و وڵاتانی تری ناوچەکەشدا. هەر بۆیە پێویستە بەردەوام نیگەرانی هەبن و بە گرنگیشەوە لەو توانایانەی ئێران بڕوانین کە هەیەی وەک هێزێکی پاڵنەر بۆ میلیشیاکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا یان تواناییەکانی بۆ هێرشکردن لە ناوچەکەدا. هەرچەندە ئێران خۆی باس لە تواناییە لەشکریەکانی خۆی دەکات، بەڵام ئێستا ئێران زۆر لاواز دەردەکەوێت. ئەو وڵاتانی هاوبەندیان هەن لەگەڵ ئەمریکادا ئێستا وەها دەردەکەوێت لە ڕەوشێکی زۆر باشتردا بن. هەر بۆیە گەر من بوومایە لە بری میرنشینەکان و عەرەبستانی سعودیە ئەوە زیاتر لە ئەمریکا نزیک دەکەوتمەوە و لە ئێران دوورتر دەکەوتمەوە، چونکە ئێران دەسەڵاتێکی ڕەوان نییە لە ناوچەکەدا و بەردەوام هەوڵی ناسەقامگیری دەدات لە ناوچەکەدا و خاوەنی هێزی ئەو تۆی لەشکریانەش نییە تا هێرش بکات بەو ئەندازەی ئەمریکا و ئیسرائیل هەیەە. ئێستا لە کاتێکا کام بەرنمەیە تۆمارەکەین هەموو گیان چاوی لەسەر ئەوەیە هەنگاوی داهاتووی ئیسرائیل چی دەبێ؟ پێت وایە ئیسرائیل هەموو ئەو داوانێونەتەوە یانە فەرامۆش بکا کە دەڵێ هیچ هەنگاوێک منێ؟ پێم وایە ئەوەی ئیسرائیل لە سەرەتی بیکات ئەوەیە چاوی لە بەرژەوەندەکانی خۆی بێت کە بە پلەی یەکەم لە ناوبردنی حەماسە دەشبێت ئەو کارە بکرێت، چونکە ئیسرائیل پەیمانی بەگەلی خۆی داوە حەماس لەناوبەرێت. دووەم سیرکردنی بەرەی باکووری وڵاتەکەیە و ڕێگەگرتن لە هەڕەشە و مەترسیەکانی حیزبوڵڵایە، چونکە حیزبوڵڵاش مەترسیەکی گەورەیە بۆ سەر ئیسرائیل. دەمێکە حیزبوڵڵا داکۆکی کارە لە بەرنامە ناوچەکەی ئێران. یەکێکیش لە هۆکارەکانی ئەوەی تا ئێستا ئیسرائیل هێرشی نەکردێتە سەر دامەزراوە ناوچەکانی ئێران دەگەڕێتەوە بۆ بوونی حیزبوڵڵا لە باکووری ئیسرائیل. جا پێم وایە پاژەوەی ئیسرائیل کۆتایی دەهێنێت بە قەیرانی حەماس ئەوە پێویستە ڕوو لە باکوور بکات، وڵاتانی جیهانیش بخاتە بەردەم بەرپرسیارەتی جێبەجێکردنی بڕیاری 1701 ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان کە دەڵێت نابێت هیچ هێزێکی چەکدار و سەربازی لە ناوچەکانی باشووری ڕووباری لیتانی بوونی هەبێت. ئیسرائیل دەبێت داوای جێبەجێکردنی ئەو بڕیارە بکات و تەواوی ئەو هێزە چەکدارانە بگوێزنەوە باکووری ڕووباری لیتانی بە مەبەستی پاراستنی ئیسرائیل. خاڵێکی تریش چاودێریکردنی بەرنامە ناوچەکەی ئێرانە. ئەگەر وەهای بینی کە مەترسیە بۆ سەر ئیسرائیل ئەوە نابێت تەل ئەبیب گوێ بداتە کۆمەڵگەی نێونەتەوەیی، بەڵکو پێویستە تەنها گوێ لە گەلی خۆی و لە نیگەرانەکانی خۆی بگرێت. هەر لە ماوەی نزیکەی ئەم شەژمانگەی ڕابردوودا کە شەڕی غەزە دەستی پێکردووە، کۆمانی ئیسلامی ئێران پشتیوانیەکی ئەجگار گەورە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ هی حەماسی کردووە، بەڵام ڕاستەوخۆ نەچۆتە شەڕەکەوە. ئێستا کاتێک کە کۆنسڵخانەکەی لە دیمەشق بردومانە کرێ، ئێران بەرسەوی ئیسرائیلە داتەوە ڕاستەوخۆ هێرش دەکاتە سەر ئیسرائیل. لەناو خەڵکە چۆن دەکەوێتەوە ئەمە؟ ئێران لەسەر حەماس نایەتە دەنگ، بەڵام لەسەر خۆی و بۆ بەرژەوەندی خۆی دێتە دەنگ.
پێم وایە پێویستە ئەوەمان لەبیر بێت ئەو هێرشەی لە دیمەشق کرایە سەر بارگایەکی سەرەکی پاسدارانی ئێران. هێرش نەبوو بۆ سەر باڵێزخانە، بەڵکو هێرش بوو بۆ سەر ئەو دەستەی پیلانەکانی هێرشکردنە سەر ئیسرائیلی دادەنا بۆ حەماس و حیزب الله. جا ئەو هێرشە بەشێکە لە درێژەی ئەو شەڕەی حەماس و لایەنەکانی سەر بە ئێران ڕایان گەیاندووە و لە چەند لایەکەوە دژ بە ئیسرائیل دەستیان پێکردووە. هەر بۆیە پێویستە ئەوە وەها نەبینین کە هێرش کراوەتە سەر دیپلۆماتکارانی ئێرانی، نا بەڵکو ئەوە هێرش بووە بۆ سەر ئەو تێرۆریستانەی بەرپرسن لە هێرشەکانی حوتی مانگی دە و بەرپرسن لەو هێرشانی تا ئێستاش درێژەیان هەن بۆ سەر ئیسرائیل لەلایەن حیزب الله و حەماسەوە. ئێران پێویستی بەوە بوو هێرشەکەی بکات، چونکە ئەگەر نەیکردایە ئەوە لاواز دەردەکەوت، کەواتە ئێران هێرشەکەی بۆ خۆی کرد نەک لە پێناو حەماسدا. جا پێویستە جیهان ئەم ڕاستیانە وەک خۆی ببینێت، نەک ئەوەی بگوترێت ئیسرائیل لە هەوڵی بەرفراوانکردنی شەڕەکەدایە. تەلەڤیڤ دوای ئەوانە کەوتووە و لێی داون کە شەڕەکەیان هەڵگیرساندووە. بێگومان ئەمەش ژمارەیەکی بەرچاوی ئێرانەکان دەگرێتەوە کە یارمەتی دەربوون و مەشق و ڕاهێنانیان دەکرد بە حەماس و ئامادەیان دەکردن بۆ ئەو شەڕە. ئەمێ بزانم ڕای تۆ چیە؟ چ سیناریۆیەک هەیە بۆ ئیسرائیل ئەگەر وەڵامی دایەوە؟ ئایا هێرشێکی ئەلکترۆنیە بۆ سەر دامەزراوەکانی ئێران؟ هێرشێکی لەشکریە لە دامەزراوە ناوچەکانی ئێرانەدا؟ چ شتێکەکە ئیسرائیل بەڕای تۆ؟ پێم وایە کاریگەرترین شتێک یان هەنگاوێکی ئیسرائیل بینێت بریتە لە لابردنی داشەکانی ئێران لەسەر تەختی شەترەنجەکە و ئەوەش لە حەماسەوە دەست پێ دەکات ئەو جا حیزب الله. ئەگەر ئێران ئەوانە لە دەست بدات ئەوە گرنگیەکی زۆری دەبێت بۆ نەمانی هەژمونی ئێران لە ناوچەکەدا. ڕاستە لێدانی ڕیاکتەرە ناوچەکانی ئێران و هەندێک ئامانجی تر گرنگن، بەڵام لێدانی سەرکردەکانیشان زۆر گرنگترن، چونکە لەناو ئەو دەستەی فەرمانڕەوایی ئێراندا کەسی وەهایان تێدا نییە ئەرکی ئەو ڕێبەرایەتی و سەرکردایەتیە لە ئەستۆ بگرێت. یان بۆ نمونە ئیسرائیل بەردەوام بێت لە هێرشکردنە سەر سەرکردەکانی پاسداران لە سووریا، لە عێراق، لە یەمەن و لە شوێنەکانی تریش. پێم وایە ئەمە زیاتر کاریگەری دەبێت وەک ئەوەی لە شوێنێکی ناو ئێران بدرێت. هەر بۆیە زۆر گرنگترە ئەو داشانەی ئێران لا بدرێن لەسەر تەختی شەترەنجەکە. ئەگەر بێت و ئیسرائیل بەرسفی خۆیدایەوە ئێرانیش وەکو هەڕەشە دەکات، دەڵێ ئەگەر ئیسرائیل هەر هەنگاوێک بنێ ئەوە ئەم هەنگاوی زیاتر هەڵدەگرێ. ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم کاتەدا ئەگەر شتێکی وا ڕوو بدا لە ئەستۆی کێ دەبێ؟ لەسەر ئەمریکا پێویستە ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لە ئەستۆ بێت ئەگەر هێزەکانی لەوێ بمێنەوە، چونکە گەر ئەمە بدرێتە دەست وڵاتێکی تر ئەوە ناسەقامگیری زیاتر دەبینین وەک ئەوەی بینیمان. جا ئەگەر هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران ڕوویدا و ئێرانیش بەرسفی هەبوو، ئەوە وەک چۆن ڕۆژی شەممەی ڕابردوو ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا بەشدار بوون لە خستنە خوارەوەی درۆن و موشەکەکانی ئێران، هەر بەو شێوەیە بەردەوام دەبن و لەوانەشە قورستریش بێت ئەگەر هێرشەکەی ئێران گەورەتر بێت، چونکە پێدەچێت زۆر وڵاتی تریش بێنە ڕیزی ئەمریکاوە لەو ڕوانگەیەوەی ئەمریکا چالاکترین هێزە لە ناوچەکەدا. هەر بەڕاستی من ئاوەهای دەبینم ئەگەر شتەکان بەو ئاراستەیەدا بڕۆن. بەڵام وەک وتم باشترین هەنگاو بۆ ئیسرائیل ئەوەیە ئەو تێرۆریستانە لە ناوبەرێت کە ئێران پشتیوانیان لێ دەکات لە ناوچەکەدا و ئەوەش باشترین ڕێگەیە. گارت باز لەوە دەکەی کە دەڵێ ئەمریکا لەو ناوچەی جیهاندا بمێنێتەوە، بەڵام بە پێی ڕای زۆرێک لە شیکەرەوە لێرە لە واشنگتن ئاماژە بەوە دەکەن لە استراتیژیەتی ئەمریکادا بەرامبەر بە ڕووداوەکانی جیهان، بەرامبەر بە ناوچەکانی جیهان، ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرنگجێکی ئەوتۆی نەماوە، بە تایبەتی بەهۆی شەڕی ئۆکراین، بەهۆی ئەو ساردی و سڕی و جۆرە پشێوەی کە لە پەیوەندیەکان لەگەڵ وڵاتی چیندا هەیە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا هێندە گرنگ نییە بەلای واشنگتنەوە. چۆن دەتوانرێ ئەم گرنگجێ بێتەوە؟ هەر شەڕی غەزەیە یا ڕۆڵی ئێرانە لە ناوچەکە کەوا دەکا ئەمریکا لەوێ بمێنێتەوە؟
پێم وایە ئەو ناوچەیە واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشە گرنگ دەبێت هیچ هۆکارێکیش نییە لە گرنگیەکانی کەم بکرێتەوە بۆ بازرگانی بۆ هەناردەکردنی وزە هەر ئەوەی لە ڕووداوەکاندا لەگەڵ حوثیەکاندا دەبینرێت خۆی لە خۆیدا نیشانەیە کە ئەو ڕێگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەندێک گرنگە بۆ بەستنەوەی بە سەرانسەری جیهانەوە هەر بۆیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشە بۆ ئەمریکا و بۆ جیهانیش بە گرنگ دەمێنێتەوە بەڵێ ئەوەش ڕاستە زۆر ڕووداو هەن لە پەیوەندی بە ئەوروپاوە ئەوروپاش بە هەمان شێوە گرنگی خۆی هەیە لە هەمان کاتیشدا دۆسیەی وڵاتی چینیش هەیە وەک ڕکەبەرێکی شەڕانگێز کە پێویستە ئەمریکا سەنگی بخاتە سەر بڵێ بەگشتی چین لە سەرەوەی لیستەکەدایە و رووسیا لە ڕیزبەندی دووهەمدایە و ئێران بە پلەی سێهەم دێت بەڵام ئەمە بەو مانایە نییە کە ناوچەکان یەک لەوی تریان گرنگترە چونکە پێم وایە سیاسەتی ئەمریکا لە باشترین باریدا کاتێک چاودێری ئەو ناوچانە دەکات ئەڵبەت بە شێوازی جودا لە یەکتر سەیران دەکات و هەندێک جار پێویست دەکات سیاسەتێکی گەرمتر لەوی تریان بەکار ببرێت بەڵام بەدڵنیاییەوە دەتوانی هەمان ئەو جۆرە سیاسەتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەوروپاشدا بەکار ببرێن یان لە هەندێک ناوچەیاندا پێویست بەوە دەبێت هێز بدرێتە دۆست و هاوپەیمانەکان وەک ئەوەی لە ژاپۆن و فلیپین دەکرێت لە کاتێکدا هەوڵی بەرفراوانکردنی پەیوەندەکانمان دەدەین لەگەڵ تایواندا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمریکا وەک دابینکاری ئاشتی و ئاسایش هەر لەوێ دەبێت و دەشبێت بە هەمان ئەندازەی گرنگیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بڕوانێت لە چەند ڕوویەکەوە لەوانە بازرگانی و ئابووری گارێت من دەگەڕێمەوە وڵات دەچینە بەشی دووەمی وتوێژەکەمان هاوکاتی کۆبوونەوەکەی سەرۆکی ئەمریکا لەگەڵ سەرۆکوەزیری عێراقدا لە کۆشکی سپی سەرۆک بایدن جەختی کردەوە لە گرنگی هاوبەشی ئەمریکا و عێراق هاوکات محەممەد شیع سوودانی باسی لە جیاوازی ڕوانینەکان دەکرد لەگەڵ ئەمریکادا ئێمە وابەستەیشین بە ئاسایشی سەربازەکان و هاوبەشەکانیشمانەوە لە ناوچەکەدا بە عێراقیشەوە هاوبەشی نێوان عێراق و ئەمریکا گرنگە لەم 10 ساڵەی ڕابردوودا بیریمان هێزە سەربازەکانمان پێکەوە و شان بە شانی یەکتر یارمەتی دەربوون بۆ لە ناوبردنی داعش هەر لە گیانی ئەو هاوبەشیە و ڕاشکاویەوە دەشێت لەسەر هەندێک بابەتی ناوچەکە ڕوانینی جیاوازمان هەبێت بەڵام بەدڵنیاییەوە هاوڕاین لەسەر یاسای نێونەتەوەی و یاسای نێونەتەوەی مرۆیی و لەسەر یاساکانی شەڕ و یاسا و پرانسیپەکانی پاراستنی ژنان و منداڵ بە تایبەتی هەروەهاش هانی پارێزراوی دیپلۆماتکاران دەدەین بە پێی ڕێوشوێنە نێونەتەوەیەکان واشنگتن و بەغدا هاوڕان لەسەر ڕێگەگرتن لە بەرزبوونەوەی زیاتری ئاڵۆزیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و پاراستنی سەقامگیریش بە پێویستێکی گرنگ ناودێر دەکەن. ئێمە لە ڕێکخستنی بەرسڤێکی دیپلۆماتیداین تا ڕێگە بگرین لە بەرزبوونەوەی ئاڵۆزیەکان توانایی و ژیری پێویستن و دوو دیوی دراوێکن لە پەیوەندیدا بوون لەگەڵ هاوشانەکانم لە ناوچەکەدا و بەردەوامیش دەبین نامانەوێت ئاڵۆزی ڕەوشەکە زیاتر بێت بەڵام بەردەوام دەبین لە پشتیوانیکردنی ئیسرائیل و هەروەهاش پاراستنی سەربازەکانمان لە ناوچەکەدا حکوومەتی عێراق ئاگاهیەدا لە بەرەنجامی بەرزکردنەوەی ئاڵۆزیەکان و ڕاکێشانی ناوچەکە بۆ شەڕێکە ئاسایش و سەقامگیری ناوچەکە دەخاتە مەترسیەوە و دەشبێتە مەترسی بۆ سەر ئاشتی و ئاسایشی نێونەتەوەی لێرەوەدا لە هەموو لایەنەکان دەکەین پش و درێژی خۆیان بپارێزن لە پێناو پاراستنی ئاسایش و سەقامگیری ناوچەکە و ڕێزگرتن لە ڕێساکانی کاری دیپلۆماتی و بەیاننامە نێودەوڵەتیەکان گارێت ئەلبەتە لەم کۆبوونەوانەی کە شاندی عێراقی بە سەرۆکاتی سەرۆکوەزیری عێراق دەکرێت لە واشنگتن زۆرێک جەخت دەکرێتەوە لە گرنگی هاوبەشی نێوان ئەم دوو وڵاتە ئەمێ بزانم لە ڕوانگەی ئەمریکاوە هاوبەشی یانی چی وەچی دەوێت لە عێراق جانە ڕاستیدا پێم وانییە لە ئێستادا هاوبەشیەکی باشە بێت چونکە سوودانی بە یەکێک لەوانە دادەنرێت کە سەر بە ئێرانە پێم وایە ئەوەی ئەمریکا دەخوازێت بیبینێت ئەوەیە هاوبەشیەکی ڕەوا هەبێت و بەهێزتر بکرێت لە ڕێی ئەوانەوەی هاوبەشمانن لە بەهاکانماندا هەر بۆیە ژمارەیەک لە ئەندامانی کۆنگرێسی ئەمریکامان بینی بەر لەم سەردانە پەیامێکیان ئاڕاستی سەرۆک بایدن کرد و داوایان لێکرد لەگەڵ سوودانیدا کۆ نەبێتەوە
باسییان لەوە کرد کە سوودانی ڕێبەرێکی دیموکرات خواز نییە کاتێک باس دێتە سەر هەرێمی کوردستان و پێویستە زیاتر نزیک بینەوە لە هاوپەیمانە کوردەکانمان و سوودانی بخرێتە لاوە لەو ڕوانگەیەوەی وەک هاوبەشێکی متمانە پێکرا و نابینرێت و هەروەهاش هاوبەشیەکەی نێوان هەردوو وڵاتیش جێی متمانە نییە. جا ئەوەی سوودانی دەیکات ئەوەیە پشتیوانی دارایی لە ئەمریکا وەردەگرێت و هاوپەیمانە کوردەکانمانی لێ بێبەش دەکات و ڕێگەش نادات لە هەرێمی کوردستانەوە هەناردەی نەوت بکرێت کە بەشێکی گەورەی ئابووری عێراق پێک دەهێنێت. بەڵام گارت ینی خاڵەکەی لێرا پێویستە ئاماژەی پێ بکەین ئەویژەوەیە چەندێک سەرک وەزیر هەبوو لە عێراقدا ئەموندە جاریش لە واشنگتن پێشوازیان لێکراوە بەڕێبەرایەتیەکە کۆماری بوو بێ یان دیموکراتیش بوو بێ. گرنگی ئەم سەردانە لە چیا بینیتوە؟ پێم وابێت سوودانی لە هەوڵی هێورکردنەوەی ڕەوشەکەدایە لەوێ لەوانەیە ڕوانینی ئێرانەکان باس بکات و لەوانەشە بێوێت میلیشیەکانی سەر بە ئێران بپارێزێت کە لە عێراقدا جم و جوڵیان هەیە. وەک دەزانین حکومەتی عێراق داراییان بۆ دابین دەکات لە کاتێکدا سێ هێزی میلیشیا لەوێ لەلایەن ئەمریکاوە بە تیرۆریست دانراون. پێم وایە ئەو سەردانەی سوودانی بۆ ئێرە بە مەبەستی پاراستنی بەرژەوەندەکانی ئێران و عێراقە تا هێزەکانی ئەمریکا هیچ نەکەن لە بەرامبەر ئەو هێزانی سەر بە ئێرانن ئێرانیەکان نایەنە ئێرە تا ئەم وتوێژ و گفتوگۆیانەیان هەبێت لەبەر ئەوەی سوودانی باشترین بژاردەیانە تا بێتە واشنگتن و پەیامەکانی خۆیان بنێرن. بەڕاستی من ئەمە وەک مەبەستی سەرەکی ئەم سەردانە دەبینم کە لە مانگێک زیاتر لەمەوبەر کاری بۆ کراوە. لە کاتێکدا هێزیشمان هەن لەوێ ئەوە تا ئێستاش لە بری ئایەتوڵڵاکان قسە دەکات. بەڕاستی ئەوە بەدبەختیە بۆ عێراق. بەڕای تۆ دەبواە بەڕێبەرایەتی باسی ئەوەی لەگەڵ سوودانیا بکردایە کاتێک کە ئێران هێرش دەکاتە سەر ئیسرائیل ئاسمانی عێراق کراوە بوو بۆ درۆنەکان و بۆ موشەکەکان لە هەمان کاتیشدا ئاسمانی عێراق کراوە بوو بۆ خستنە خوارەوەی ئەو درۆنانە و هەروەها موشەکەکانیش. ئەمە چۆن لێگە دەیتەوە؟ ئەمریکا و ئەو وڵاتانی تریشکە هاوبەشی ئەمریکان دەستیان کرد بە لێدانی ئەو درۆن و موشەکانی ئێران ئاراستی ئیسرائیلی کردبوون. عێراق بەشدار نەبوو بەڵام ئاسمانی کراوە بوو بۆ ئەو هێرشە ئاسمانیانی ئێران. پێم وانی ئەمریکا ئەوەی پێخۆش بێت ببینێت لە هاوبەشێکی دیموکراتی ناوچەکەوە چونکە هیچ وڵاتێکی هاوبەشی دیموکراتی لە جیهاندا ڕێگە بەو جۆرە کاریان ڕەفتارە نادات تا ئەو جۆرە هێرشانە بە ئاسمانی وڵاتەکەدا تێ بپەڕێندرێت بۆ هێرشکردنە سەر وڵاتێکی دیموکرات و خاوەن سەروەری. تەنها وڵاتێکی هاوشێوەی عێراق بوو بریتیە لە سووریا کە ڕێیداوە بەوانی سەر بە ئێرانن هێرش بکەن. جا ئەگەر سەیری لوبنان بکەین کە حکومەتەکەی کارانیە بەهۆی ئەوەی حیزبوڵڵا بەشێکە لەو حکومەتە تەنها وڵاتێک کە هەبێت عێراق بوو ئەویش هیچی نەکرد لە کاتێکدا هێزیشمان هەن لەوێ ئەوە تا ئێستاش لە بری ئایەتوڵڵاکان قسە دەکات. بەڕاستی ئەوە بەدبەختیە بۆ عێراق. ئەمەژۆ بەنامەی ئەندامانی کۆنگرێس کرد ئەو ژمارە ئەندامە کە داوایان لە بایدن کردووە پێشوازی لە محەممەد شیع سوودانی نەکات لەوێشدا باسی کوردیش کراوە و تۆش دەڵێی پێویستە ئەمریکا بە بایەخێکی زیاترەوە لە کورد بڕوانێ وە گرنگێکی زیاتریان پێ بدات. لەم کۆبوونەوانەدا لە کۆشکی سپی سەرۆک بایدن ئاماژەی بەوە کردبوو کە وەکو بڵێ ئیستایشی سوودانیەکە لەبەرچی لەبەرەوەی هەندێک لە کێشەکانی لەگەڵ کووردا یەکلا کردوێتەوە و بەرەو چارەسەرکردن دەیبا لە وەزارەتی دەرەوەش بە هەمان شێوە. کورد لەکوێی کۆبوونەوەکانە بوو چەندێک بە گرنگیەوە باز لە دۆسەی کورد کرا. لەسەر بنچینی ئەم وتوێژانی لەگەڵ شاندی کوردیدا کردو من ڕەخنەیەکی زۆریان لە سوودانی هەبووە. پێم وانییە لەم وتوێژانەدا باسێکی ئەو تۆی دۆسیەی کورد کرابێت و لەلایەن سوودانی و بەڕێوەبەرایەتەکەی بایدنەوە لە پەراوێز نراوە. بەداخەوە حکومەتی سوودانی دارایی لە حکومەتی هەرێمی کوردستان بڕیوە هەناردەکردنی نەوتی ڕاگرتووە. کورد هاوپەیمانێکی نزیکە لە ئەمریکا و پێویستە ئەو هاوپەیمانەتیەش بەردەوام بێت. ئەوانش لەناو حکومەتی
حکوومەتی ئەمریکادا کە پشتیوانی لە ئازادی و دیموکراتی دەکەن وەک ئەو ئەندامانەی کۆنگرس کە پەیامەکەیان نارد بۆ بایدن زیاتر کوردیان بەلاوە گرنگە و دانیان بەوەدا ناوە لە کاتێکدا هەروادێ و متمانە بە حکوومەتی سوودانی کەمتر دەبێتەوە لە ڕووی ئاسایشی ناوچەکەوە. گارێت سپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. هێرشەکەی ئێران بۆ سەر ئیسرائیل لە ناو دەنگدەرانی ئەمریکاشدا بۆتە بابەتێ بۆ توێژکردن وەک دەگوترێ دەشە کاریگەریشی هەبێ بەسەر دەنگدانەوە بە تایبەتی کە زۆربەی کۆماریەکان و لەسەر و هەمویانەوە داناڵد ترامپ دەڵێن لاوازی بە ڕێبەرایەتەکەی جۆ بایدن هۆکارە کە ئێران بتوانێت هێرش بکاتە سەر ئیسرائیل. سێروان قەچۆ لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنگتنە. سێروان جارێکیکەش زۆر سوپاس بۆ ئامادەبوونێ. با لێەوە دەست پێ بکەیت سیاسەتی دەرەوەیی ئەمریکایە سیاسەتی دەرەوەیی سەرۆکی ئەمریکا ئەمە چندێک وەکو فاکتەر بەکاردێنرێ لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا. گەلێک سپاس بڵێن ینی دەمساڵە هەلبژارتنایە و دەما کەمپێنە هەلبژارتنا دەچێت شتێک بوویەرەکەش دەرەوە چێ دەبێ و پەیوەندیاوەی ژنێزیک یا ژدورە بە ئەمریکا هەبە 100% باندۆراوێ لەسەر هەلبژارتنای هەیە و لەسەر کەمپێنن هەلبژارتنان هەیە وەکو تەژی گوت ینی ئەv عێریشا و ئیرانی لە دژی ئیسرائیل بکار ئانین ژبەر و ئەمریکا ئالیگرا ئیسرائیلەیە دەمودەست کارڤدانێکوێ لە ناو جڤاتە ئەمریکی و ناو کەمپێنن هەرد و ئالیان هەم کۆماری هەم دەموکرات دلیستنجی بتایبەت مەسەلا چاوانیا بەرسڤا ئەمریکیان وڵامە ئەمریکی چاو بوو دوێ چارچەوەیە عێریشا ئیرانی سەر ئیسرائیلدا. ینی بە خۆ دەزانیە بە تایبەتی ئەم هەفتەیە ڕابردوو کە بەڕێمان کرد ئەن کۆمەڵە ڕووداوی زۆر گەورە لە جیهاندا ڕوویاندا یەکێک لەوانە هێرشەکەی ئێران بۆکو باست کرد بۆ سەر ئیسرائیل بێلەوە بابەتی پشتیوانیکردن لە شەڕی ئۆکراین کێشەکان لەگەڵ وڵاتی چیندا ئەمانە چندێک گرنگن بەلای دەنگدەرەوە نەک بەلای با بڵین دەستەبژێری سیاسیەوە یا لە کۆنگرێسە بڵێ ئەف حرسی خاڵێن تەبەحثکردن بڕاستیژی حرسی خاڵێن سەرەکینە سیاسەتا دەرڤە گەڵاوتەی بەحسا سیاسەتا دەرڤە و باندۆراوێ لەسەر کەمپێنن هەلبژارتنن ئەف بڕاستی حرسێ تشتن ژبەر باندۆراوێ لە ئەمریکاژی هەیە بەڵێن یەک ژێ مەسەلا شەڕێ حەماس و ئیسرائیل لە غەزە ئەڤایە گەلێک ژێ لە ئەمریکا هەنگێرن بەحسا کۆماریا بکن دەبێژە دەوێ هین بێتر ئەمریکا ئالیکاریە بدە و دناو کۆنگرێسێژی دی دەنگ هەفگرتنێک هەیە هەم کۆماری هەم دەموکرات هەفگرتنێک هەیە و بربژارێ سەرەکیە کۆماریان ئەو بخۆژی وەیەکێ دەبێژە و دەوێ بێتر پشتگیری ئیسرائیل بکەن تەوی کۆ ڕەخنێ لە سیاسەتا بایدن دەکێ لە ئالیە دن ڕەخنەیە کۆ لە سیاسەتا بایدن تێکردن حتا دناو پشتگیری نوێ دەموکرات ده ئەوە کۆ بایدن دوارێ مرۆڤاهیدا ڕێدا ئیسرائیلیا ڕێ لەبەر ئیسرائیل نەگرت کۆ وان کۆ ئەف عێریشێن کۆ تێن گوتن وەک تێرا گەهاندن مەسەلا سڤیلان مەسەلا گەهشتن ئالیکاریا مرۆڤاهی بۆ خەڵکێن غەزا بەتایبەت ئەوێ باشوورێ وڵێت ئاسێمانەش بەرولەوە وایە خاڵنک و دناو جڤاتە ئەمریکیدا باندۆراوێ هەیە تەسیراوی هەیە مەسەلا ئۆکرانیاشی هەمان شتە بڵێن ینی ئۆکرانیا ینی جودابوونێک هەیە جڤاتە ئەمریکیدا کۆ بخوا د کەمپێنێن هەردوو ئالیانزی دیار دەبە یەکێ کۆماری هەرکەس دەبێژە و ترامپی یەک جوان کۆ ئەف ئالیکاریاش بۆ ئۆکرانیا دوێ ڕاوەستە حتانها پرزگرێکێک لەسەر پاکێتە یارمەتی یا کۆنگرس هەیە حتانها نەهاتیە پەسەندکردن کۆنگرسا ئەمریکیدا ژبەر وان جوداهیان دنابەرە کۆماری و دەموکراتاندا کۆ ڕێ نادا بایدن ئەجندای خۆی هەمبەر ئۆکرانیا و ئالیکاریا لەشکری بە ئۆکرانیا بگهێنی داوی و خاڵێن دژی وەک مەسەلاتە گۆ مەسەلا چینێ لێ گاوا گۆتێ سەر ڕۆژلاتا ناوین بڵێ دوو تشتێن سەرەکی هەن ئەو یەکژێ هەردوو ئالی لەسەر هەفبیرن کۆ دەوێ ئەمریکا حتا داوی پشتگیریە ئیسرائیلێ بکە جوداهی چ دەیە شێوەیە دانوستاندناوان ئەو میکانیزمەی کە بەکارهێنن وەکو باسمان کرد ینی لێدوانەکان ئێزگار زۆرن کۆماریەکان بەگشتی و دانەڵد ترامپیش بە تایبەتی ڕەخنە و ناڕەزاییەکی زۆر لە سیاسەتەکانی بایدن دەگرن لەسەر هەموو ئەو مەسەلانی کە باسمان کردن باشە بۆ نمونە ئەگەر ترامپ بووە بە سەرۆکی ئەمریکا لە مانگی ئازدادا دەتوانێت چ شتێکی جیاواز بکە لەوەی کە بایدن نەیکردووە ترامپ یەکسەر پشتی عێریشە هەفتەیە بۆری یا ڕۆژە شەمیە پشتی کۆ ئێران عێریش سەر ئیسرائیل کرد گوت گۆ هەگەر ئەڤ یەک دەما مدە باوی 100% بایدن ڕەخنەکرد گۆ هەگەر ئەڤ یەک دەما مدە ئەگەر سەرۆک بامە منەها ئیران نەوێری بوو ئەف تشتا وی تشتی بکە
وی رخ نکر کو دما یعنی گلک جاراجی دگوتو بیجی خود هفدیتنی خود دبیجه کو دما وی ده گلک تشت لسر ایرانی هاتون مثلا فرض کرنا سزاین آبوری لسر ایرانی مثلا راوستاندنا یان وکیشانا جرکفتنا ناوکی به ایرانی را دبیجه بایدن به آلیکاریا ایرانیت که دما کو و رکفتنی بردوام که تفیگم تفضل زانن کو گوتو بیجین رکفتن لسر برنامه ایرانی ناوکی نها دواره واقعی ده هاتنه راوستاندن به تایبت پشتی ایریش ویداویه ایرانی سر اسرائیل لی ترامپ سیاست خود نها یا قناغا به سر اساس سیاست خود 4 سال سروکاتیا خود دبیجه او وقت آمده ایران نکاری بگلک تشکربانا کریارین ایرانی رجلات ناوین و العراقی و دورندن سینوردار بون جبر او سیاست تند کو ترامپ و تیما ترامپ ریفت لە هاوچێشەکان گۆڕان لە جیهانە لەسەر ئاستی جیهاندا ئەم جارەیان ئەگە بەڕێوەبەرایەتی بێتە بەڕێوەبەرایەتی کۆماری چەندێک ئەوە بەهێند وەردەگیرە کە ئێرانیش پشتیوانیە لەسەر ئاستی جیهان چین پشتیوانیەتی رووسیاش پشتیوانی وەڤایەژی ڕاستە وەڤایەشی تشتێکە خاڵێکە کە ڕێڤەبەری ئەمریکی یعنی ئەم بێژن نەڕێڤەبەری ئەمریکی ئەمریکا وەکو دەولەت وەکو وڵات بەرێ خۆ بدێش بەرگو ئەمریکا حتا بەری شەڕی غەزا بەری ئۆکتۆبەرە 2013 23 دەست پێ بکە ئەمریکا دەگوت ڕۆژهاتە ناوین ئێدیش بۆ بە نە ئەولەویەکە سەرەکیە ئەمێ هەڕن بەرێ خۆ بدن چینێ ڕوبروبوونا چینێ لە دەڤەرێندن لە ئەفریقیا و ئاسیا و دەڤەرێندنی جیهانێ لێ بوو نمونه جوان رف شرابو نمونه جوان کو امریکا هین پێدەویا ئەمریکا ڕۆژهاتە ناوین هەیە هین بەرژەوەندی ئەمریکا و هەواڵبەندین ئەمریکا ڕۆژهاتە ناوین هەنن گۆرە پاراستن تشتێک ژێ کۆ ئەدبێژم ئسکارم بەحسا ترامپ بکەم کۆ ترامپ چ دبێژە وەکو پێشنیار دبێژە ددەما ترامپتە سێ وڵاتین عەرەبیین سەرەکی لە هەرێمێ ڕێکەوتنێن پەیمانên ئاشتیە بە ئیسرائیلێ ئەمزەکردن ڕێکەوتنێن ئەبراهیمی کۆ هەر کەس بزانێت کینە یەک گوێ بەحرێن و ئیمارات و چەند وڵاتێن دنیەن عەرەب لە هەرێمێ ئەو هێوی دکن لەسەر وی ئەساسی ئاوا دکن و ڕێڤەبەریا بایدنژیش خوا گەلێک راپۆرت هەنە بەڵێن کۆ دەبێژن حتا بەری شەڕێ حەماس و ئیسرائیلێ پلانێک هەبوو کۆ ڕێکەفتنێکە ئاشتیە دناوبەرە سعودیە و ئیران ببوورە سعودیە و ئیسرائیل دەوەرە دروست ببە بەڵێن بەلکی نها ئەو پلان هاتە بەڕاوەستاندن لێ سەدی سەد لە ئەمریکا چ ناو کۆماریاندا چ ژینا دەموکراتدادا حەزێک هەیە داخوازێک هەیە کو هەگەر یەک ژڕێن تلبەر ئیرانی بگرە کو هەواڵبەندیەکە نو لە هەرێمی وەرە چێکردن یەک جوان ئیسرائیل بە چەند وڵاتین عەرەبی سەرەکی ئاشتیە دامەزرێنن و بەرەیەکێ لە دژی ئیرانی بەرەیەکی هەرێمی دامەزرێنن سیروان دانۆڵد ترامپ هەموو ئەم دۆسیانە بەکارێنێ بۆچی بۆ گەرم و گوڕکردنی هەڵمەتەکانی هەڵبژاردننی بەڵام لە هەمان کاتیشە دادگایی دەکرێت ڕۆژی دووشەمە بوو لە دادگای نیویۆرک ئامادە بوو ئامادەبوونەکانی لە دادگادا چەندێک کاریگەری دەبێت بەسەر ساردکردنەوەی هەڵمەتەکانی هەڵبژاردنیە بەڵێ بڵێن یەک ژ گەلێک دۆزێن یاساینی کۆ ترامپ نها گرێدای گەلێک چەند دادگای هەم لە فلۆریدا هەم لە ڤر لە واشنگتن دیسی و هەروها لە نیویۆرکم بینن بیرا بینەران کۆ ئەف کێسا نیویۆرکێکی ئەوە کۆ ڕۆژە دشەمێ دەست پێ کریە کێسێکە ئەوە دەبێژە کۆ بەری هەلبژار بەری هەلمەتە هەلبژارتنا ترامپیا 2016 کۆ هشت تێت سەرکەفتی بوو ترامپ بوو سەرۆک وی پەرە بە ئاوایەکی نەیاسایی دابوو ئاکتەرێکە فیلمێن پۆرن کۆ تێدا ji بۆ بەحسا پەیوەندیا خۆی تێکلیا خۆی جنسی بە ترامپ نەکە ئەڤ یەک دەمەکەی دەتێ کو گەلێک ینی ئەف دۆزەڵ دژی هاتی vekirин دەبێ شێوەیە سەختەکردنا وان پەلانیان دانا وان پەران شێوەیە سەختەکردنا کار بوو ینی پەرێگۆ هاتن داین بە شێوەیەکی نەقانونی هاتن داین و ترامپ ینی کاربێژە ئەو پەرە وەکو مەسرەفە کەمپێناخوا ڕاگەهاند بوو ژبەرلۆ ینی دۆز لەسەر وەیەکەیە بەڵێن سەدی سەد باندۆراوێ هەیە یەک ژێ دچ ڕۆژە یانکە ئەف گومان هەیە و ئەف دۆزە هاان پشتی و ڕۆژە دشەمێ دەست پێ کرد 6 هەفتەیە درێژ بکە ji mesela ئامادەکردنا یان هەلبژارتنا دەستەیە سوندخواران mesela گۆگۆهداریە هەموو شاهد و دیدەوانان بکە و تشتێندن حتاکۆ ئەف دادگەهکردن یان ئەف دارزاندن حتا داوی درێژ بکە ینی مەهونیڤەکە بڵێن مەهونیڤەک تێواتەیە چ جارا گۆ دادوەر داخواز کرد کۆ ترامپ وەک شاهد لە دادگەهێ بەشدار
به لە نیویۆرک دوێ بچە دوێ لە گۆڕ قانونێ بچە ئەو تێواتەیەک و دوێ ڕۆژێ دەرنکارە کەمپینی بکە و نەها بڵێن دوێ دەما هاان تایبەت ئەم نێزیکی هاوینی دەبن و نێزیکی کۆنگرەیان نیشتیمانیات کۆماریا دەبن ترامپ پێویستە ینی پێدویە بە هەر دەرفەتێکێک و بچە دەرکەف پێش ئالیگرێ خوا و کەمپینا خۆ بەردەوام بکە دەمەکێدا و ئەv تشت لە جەم سەرۆک بایدنتنەی بایدن بێتر کارە هەر و جەماوەڕێن خوا و خەلکین خۆ و پشگیری خۆ ببینە ژەرۆ سەدی سەد دووارێ ینی سەر مەسەرا کەمپینکردنی سەدی سەد وێ باندۆرای هەبن دادگای دەستوری دادگای دەستوری یەفتی شتێکی باڵکێشە ئەو ژی ڕۆژە سێشەمێ بڵێن دادگەها دەستوری یان گۆ دادگەها بلند لە ئەمریکا جارەکەدن لێ دۆزێ ڤەگەریا دۆزە شەشێ مەها یەکێ یاکۆ تێدا دەبێژن ترامپ دەستی تێ هەبوو کۆ ئەو کەسێن کۆ ئێریشی ئاواهیا کۆنگرسێکردن نکاری بوون نەب ئاوایەکی یان دەستێ ترامپێت هەبوو لێنەها پارێزەرێ ترامپ چت بێژن بۆ چ ئەv دۆزە هاان هاتیە بەر دەستێ دەدگەها دەستوری بەڵێن ژبەر گۆ پارێزەرێم ترامپ و هەواڵبەندێن ترامپ دەبێژن ئەو شێوەیە کۆ هاتن بکارئانین ji بۆ هەفپەیڤینا بوو وان کەسێن کۆ هاتن دارەزاندن و پشتیوان حکم لەوان هاتە بڕین نە شێوەیەکی قانونی دەوێ جارەکەدن دادگەها دەستوری لێڤەگەرم سیروان زۆر سپاس دەکەم گەلێک ساڵڵین سپاس. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویست کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆیشم بەڵێن ساڵح بەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێت.